خۆشەویستان یەکەم گفتوگۆی ئەمڕۆمان لەگەڵ میوانەکانمان لەبارەی ئەم کتێبەوەیە العێراق بأعیون کوردیە. نووسەری ئەم کتێبە ڕۆژنامەنووس سۆران عەلیە لە لامان ئامادەیە گفتوگۆی کتێبەکەی لەگەڵەکەین. کاک سۆران سڵاو لێبێ، زۆر بەخێر بێی. سڵاو لێوەش، سڵاو لە بینەرانیش بەخێر بێی سەرچاو. کاک سۆران یەکێکە لە ڕۆژنامەنووسە زۆر باش و دیارەکانی کوردستان و وەرگێڕە باشەکانیش لە عەرەبیەوە بۆ کوردی بە بێدەنگی کاری زۆر گەورەی خۆی ئەنجامەیە، زۆر کتێبی باشی وەرگێڕاوە پێشتریش. بەخێر بێ کاک سۆران. ئەم کتێبە ئەگەر بۆمان باس بکەین ناوەڕۆکەکەی دەزانم کۆمەڵێک وتاری جەنابتە، بەڵام خۆ دەگەر بە وردی بۆمان باس بکەی. سەرەتا سڵاوتان لێبێت، سڵاو لە بینەرانیشتان. کتێبەکە زیاتر لە 40 وتاری بە زمانی عەرەبی نووسراوە لە خۆگرێ. ئەم وتارانە گزارش لە قۆناغێکی دیاریکراوی عێراق و کوردستانەکە لە 2014 بۆ 2022 ئەو ڕووداوە گرنگانەی کە لە عێراق ڕوویاوە و چ سیاسی بێت، چ کۆمەڵایەتی، چ ئابووری و چ فەرهەنگی. بیرۆکەی کۆکردنەوەی ئەو وتارانە لە کتێبێکە بەڕاستی لە دامەزراوەی ئەلمەسراوە سەریاڵە کە وەک یەکەم چاپکراوی دامەزراوەکە دەست پێشخەری ئەوەیان کرد کە چاپ و بڵاو بکرێتەوە کتێبە. خۆی من وتارەکانم زیاترە لە ژمارەیە، بەڵام بۆ وەحدەیەکی مەوزوعی کە تیامانە بینیەوە ئەو 42 وتارە تقریباً کە پەیوەست بێ بە عێراق و هەرێمی کوردستان و ئەو ڕووداوانەی کە لەو ماوەیان ڕوویاوە لەبەرەوە بە باشمانزانی لە کتێبەکە کورد بکەینەوە. باشە کاک سۆرانە وتارانە لە کوێ بڵاوکراونەتەوە؟ وتارەکان هەمووی لە ڕۆژنامەی ئەلکترۆنی ئیلاف بڵاوکراونەتەوە. بەڵێ لە 2014ەوە وەکوتم ژمارەی وتارەکان زیاترە ئەوانەمان هەڵبژاردووە کە پەیوەندی بەو بابەتەوە. باشە ئەو وتارانی کە هەڵت بژاردووە، یعنی بۆ ئێستاش هەمان ڕوانینەکانت هەمان ڕوانینت هەیە بۆیان؟ بێگومان قۆناغ بە قۆناغ بیری مرۆڤ و تێڕوانینی مرۆڤ ئەگۆڕێت، چەند مرۆڤ چێتە پێشەوە ئەزمموی تر ببینێ و مەودای تێڕوانین و بیرکردنەوەی فراوان بێ، گۆڕانکاری بەسەر بیربۆچوونەکانیانە. بەڵام زۆربەی ئەو بیربۆچوونانەی کە من دەرم بڕیوە لە هەزار وەکو خۆیەتی و هەندێک وتاریش پێشبینیشی تیا، تەنانەت پێشبینی ئایندە و پێشبینی قۆناغەکانی ئایندەی عێراق زۆربەی زۆریشی هاتوونەتەدی لە سەد نا، بەڵام خوێندنەوەیکی واقعی خوێندنەوەیکی یعنی وردبینانە بووە. باشە کاک سۆران، باس لەو بکەین چەندە گرنگە ڕۆژنامەنووسانی کورد بە زمانە جیاوازەکان بنووسن لە سایت و پێگە و ماڵپەرە عەرەبی و جیهانیەکان، ڕوانینەکانی خۆیان بە زمانی ئەوانی تر کە ئێمە مامەڵەمان لەگەڵیانە هەیە، کە ئێمە سەرۆکاری سیاسی و پەیوەندی سیاسیمان لەگەڵیانە هەیە، بە زمانی خۆیان بنووسین بۆی تێبگەن لە ئێمە. کارێکی زۆر گرنگە ڕۆژنامەنووس زیاتر لە زمانە بزانێت و بەکاریشی بێنێت لە کارە ڕۆژنامەوانیەکانیە. بێگومان ئەوەش بۆ نووسەریش بە هەمان شێوەیە، بۆ چونکە تۆ تەنیا زمانەکەش پێویست نییە، تۆ چەندە شارەزاوی لە زمانێک بۆ ئەوەی پەیام و مەسجەکان بگەینتە قسەکەرانی ئەو زمانە ئەبێ وەکو ئەوان بیرکەیتەوە، ینی بیرکردنەوە نزیک بێ لە بیرکردنەوەی ئەوان. سوودی نابێ ئەگەر من وەک کوردێک بتوانم بیرۆکەی خۆم دەربڕم بە کەسێکی عەرەب یاخود بیانی، ئەبێ لەگەڵ زمانەکەیە و تێڕوانین و بیرکردنەوەش نزیک بێ لە تێڕوانین و بیرکردنەوەی ئەوان بۆ ئەی پەیامەکە بەباشی بگاتە جێ خۆی. هەوڵم باوە لەم کتێبەیە
زیاتر تەرکیز لەسەر ئەو بابەتە بێ وەک خوێنەرێکی عەرەب بیرم کردوێتەوە و لە پاڵ ئەوەشا پەیام و مەسیجی وەک نووسەرێکی کورد پەیامەکانم گەیاندووە. باشە العێراق بیاعیون کوردیە، عێراق لە ڕوانینێکی کوردیەوە لە چاوی ڕۆژنامەنووسێکی کوردیەوە لە ڕوانگەی ڕۆژنامەنووسێکی کوردیانەوە. پێ دوایە جیاوازە ئەگەر ئەم بیاعیون کوردیەکە بکەین بە عەرەبی، ینی عێراقەکە عێراقێکی جیاوازترە بێ، خوێندنەوەیکی جیاوازترە بێ، خوێندنەوەکان جیاواز دەبێت. عێراقەکە هەر ئەمان عێراق بەڵام خوێندنەوەکان جیاواز دەبێت. خۆی گرنگەکەی لەوایە خوێنەرێکی عەرەب ینی خوێندنەوەی ئەم کتێبە بۆ ئەوە گرنگە بۆ خوێنەرێکی عەرەب کە بزانێت ڕوانینی کوردێک چۆن لە عێراق ڕوانێت، چۆن بیری لێکاتەوە و ئامانجی چیە لە عێراق، گرنگەکەی لەوایە. باشە کاک سۆران، تۆ لە ماوەی ڕابردوو شاکۆمەڵێ کتێبی باشت وەرگێڕا، یەک دوانێک لەو کتێبانەی کە من ئاگادار بم کتێبە بەناوبانگەکەی پیتەر گالبرێسە کۆتای عێراق. ئەو کتێبە ئێستا زۆر کەم لە بازار ماوە، بەنیازی چاپیکەیتەوە، خواستێکی زۆری لەسەرە. لە ڕاستیە لە کوردستانی نوێ بە عەلاقات بڵاو بووە و ئەگەر ئامادەیە بۆ چاپیانی ئەگەر دەرفەت هەبێ بۆ نا ئامادەیە بۆ چاپ. بەڵێ داوات لە دەستگایەک نەکرۆ بۆی چاپ بکرێتەوە تا ئێستا نەخێر. یەکێکە لە کتێبە باشەکان. بەڵێ کتێبێکی باش بووە لە 2007 بوو 6 بوو 7 بوو تەرجەمەم کرد، بەڕاستی جێی خۆی گرت و زۆر دەستخۆشی و سوپاسم بۆ هات لە زۆر کەس و لایەن و وەرگێڕانەکەشیان پێ باش بوو، جۆری وەرگێڕانەکە چکە ئەو کتێبە وەرگێڕانی تریشی هەیە. بەڵێ دوو وەرگێڕی تریش بەدەر لەو کتێبەی تۆ وەرگێڕانیان بۆ کتێبە کردووە. بەڵێ وەرگێڕانیان بۆ کردووە. بەڵێ باشە کاک سۆران، ئەمە زۆر جار ینی شتێک دروست ناکە بۆ نمونە یەک کتێبە بەڵام سێ وەرگێڕی کورد وەرگێڕانی بۆ بکەن. ڕاستە سەلیقە و توانای وەرگێڕەکان کاریگەری هەیە لە خوێندنەوەی کتێبەکە، بەڵام پێدوانیە تواناکان وا لێ بکرێ بۆی کە یەک کتێب سێ وەرگێڕی نەبێ، سێ وەرگێڕی جیاواز وەرگێڕانی بۆ نەکە. ینی خەڵکانێکی تر کە زانیان کتێبەکەی تۆ باشی وەرگێڕان بۆ کردووە وان سەر خاڵی کتێبی تر بن. بێگومان ئەبێ وا بێت، بەڵام نەبوونی دەستگایەکی وەرگێڕانی گشتگیر لە هەرێمی کوردستان هۆکاری ئەوەیە بەڕای من. ئەگەر دەستگایەکی وەرگێڕان هەبێت ینی سەرپەرشتی هەموو وەرگێڕانێ بکات، ئەو کاتە هەوڵەکان و تواناکان لە یەک بابەتە چڕەکرێتەوە و بەفیڕۆ ناچێ و باشترین بەرهەم پێشەشەکرێت. بەڕای من ئەو نەبوونی ئەو دەستگایە هۆکاری سەرەکیە. ئێستاژەم حاڵەتانە جاری وایە کتێبەکە کێتە بازارەوە دوو کەس سێ کەسی تر هەمان کتێب وەرەگەڕنەوە بە سەرسمانی کوردی. بەڵێ هەر هۆکارەکەی هەمان هۆکارە بەڕای من. باشە کاک سۆرانێکێکتر لەو کتێبە باشانەی کە تۆ وەرگێڕانت بۆ کرد چاوپێکەوتنێکی دوور و درێژی ڕۆژنامەنووس مەعەد فەیاز بوو لەگەڵ سەرۆک مام جەلال. وردەکاری زۆری تایە لەسەر ژیانی سەرۆک مام جەلال، ژیانی سیاسی و هەندێک بابەتی کۆمەڵایەتی ژیانی خۆشی لەوێ ئاگەڕێتەوە. کتێبەکە زۆر گرنگ بوو بۆ ئەو کات و بۆ ئێستاش بە تایبەت چاوپێکەوتنێکی ورد و دوور و درێژە لەگەڵ سەرۆک مام جەلالە. ئەویان بەنیازنی چاپی بکەیتەوە؟ ئەوەشیان بە هەمان شێوە ئامادەیە بۆ چاپ، بەڵام تا ئێستا ینی مفاتحی جێدێکم نەکردەوە بۆ چاپکردنەوە. خۆت نەتکردووە؟ بەڵێ باشە، ینی بخۆت حەزەکەی چاپ بکرێتەوە؟ بێگومان بۆ نا، ینی ئەو کتێبە لە کاتی خۆی یەکەم چاپی 5,000 چاپکرا نسخە بوو و باوەڕ ناکەم لی مابێتەوە لە کتێبخانەکانە. ڕاستە یەکێک بوو لە چاوپێکەوتنەوە وردەکانی مەعەد فەیاز. بەڵێ زۆر زانیاری تیا بوو و زۆر سەرنجڕاکێشانەش داڕێژرا بوو و
وەرگێڕانەکەشی باش بێت. بێگومان وەرگێڕانەکەشی باش بوو دەستخۆشی لەکەین ئەو پەیوەندی بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە بەدەر لەوەی تۆ شارەزای لە زمانی عەرەبیە بەڵام سەلیقەیەکی ڕۆژنامەوانی باش دێ ئەمە چەندە گرنگە ئایا بەس زانینی زمانی عەرەبی بەسە بۆی کە توانی وەرگێڕانێکی باش بکەی؟ نەخێر من لە بۆنەی بڵاوکردنەوەی کتێبەکەش ئاماژەم بۆ کرد کە تەنیا ینی زانینی زمان هۆکاری سەرەکی نییە بۆی توانی بە باشترین شێوە پەیامەکەت بگەێنی بەڵکو ئەبێ لەگەڵ زانین و لێهاتووی لە زمانە شارەزای ئەو کۆمەڵگەیەش بی کە بۆ زمانە قسەکە ئەوە هۆکارێکی سەرەکیە بێ بۆ گەیاندنی پەیامەکەت بە باشترین شێوە. باشە ئەکرێ بڵینەوانە دوایین پرۆژه ئامادەکردن دوای نایانی نوێترین پرۆژه ئامادەکراوتن بۆ چاپۆگە لە ئایندە چاپ بکرێت؟ بێگومان ئەوانە ئامادەن هەر لایەنێک ئەگەر هاوکاریم بکات بێگومان چاپیانەکەینەوە. دەستخۆشی لەکەین ئەمە چەند نوسخە بوو؟ چەند نوسخەت لێ چاپ کرد؟ ئەمە 500 نوسخە. دەستخۆشی لەکەین کاکسۆران سپاس ئامادەبوونت بە هیوای بەردەوامی و کاری ورد و بەو سەلیقە ڕۆژنامەوانیەی کە خۆت هەتە بەردەوام بی لەو جۆرە کارانە. زۆر سپاس.